دوای بەربەنگ وردە وردە قەرەباڵغ دەبێت. تعجیل ئەو بازاڕی هەولێر کە لە مانجی ڕەمەزاندا بەرگێکی دیکە دەپۆشێت و خەڵکێکی زۆر تا بانجی بەیانی ڕووی تێدەکەن. جیاوازی ئەم بازاڕە ئەوەیە کە گۆشتی کوڵاوی چەندین زۆری باڵندەی لێدەست دەکەوێت. ئەحمەد شەهاب زیاتر لە 30 ساڵە گۆشتی باڵندە لەم بازاڕە دەفرۆشێت، بە تایبەت لە مانجی ڕەمەزاندا. مانجی دەست پێ دەکەین هەتاکو مانجی چار مەوسمەکەی ینی مەوسمی زستانیە، بەس بە حکمیەوەی مانجی ڕەمەزان ئێستاکێتە هاوین ئەمە هاوینانیش دادنین لەبەر ئەوەی سەرفیاتی هەیە. عادەتەکەی ژمارەکەی بنین لە هەولێر کەمە ئێستا پێش لە کەرکوو عەفوەن لە مووسڵۆم دەهات، بەس ئێستا لە کەرکوولۆم دێ ئەوەی خۆم هەیە مشتری خۆم لە کەرکوولۆم دێتن بەنسبەت ڕەشۆڵەش بە خۆم خەزم دەکەم. لە سەرەتای ساڵانی هەفتاکانی سەدەی ڕابردووەوە لە بازاری تعجیل گۆشتی کوڵاوی باڵندە دەفرۆشرێت. ئەو کات تەنها گۆشتی چۆلەکە و کۆتور و ڕەشوێڵە هەبووە، بەڵام ئێستا گۆشتی کە و مراوی و سوێسکەش دەست دەکەوێت. زۆرن ئارەزومەندانی خواردنی ئەم جۆرە گۆشتانە، بە جۆرێک هاونیشتیمانی هەیە زیاتر لە 10 ساڵە سەردانی ئەو بازاڕە دەکات بۆ خواردنی گۆشتی باڵندە. ساڵانە بە زۆری بە تایبەت ڕەمەزانان دێمە ئێرە، چێژێکی زۆر لە خواردنەکەی وەردەگرم بە تایبەتی ئەم دوکانە، بەڵە کۆتر و گاپەڕ و چێشکە و یعنی بە شێوەیەکی گشتی هەموو باڵندەیەکیانەیە کەویانەیە. ناوبانجی ئەو بازاڕە لە مانجی ڕەمەزان و بوونی گۆشتی باڵندە و جۆرەکانی دیکەی خواردنی میلی وای کردووە ئەوانەی لە شار و شارۆچکەکانی دیکەی باشووری کوردستان دێن بۆ هەولێر سەردانی ئەم بازاڕە بکەن. لە قەزای مەخمورەوە هاتیمە بۆ شاری هەولێر بۆ خواردنی گۆشتی باڵندە و خاستان کۆترەکان و سوسکیان زۆر خۆشە. ڕەمەزانان هەموو ڕەمەزانان یعنی ئەکسەر شەو دێم لێرە پاشی و ئەەکەم و ئەگەڕێمەوە. لەگەڵ ئەم برادرانە هاتیم بۆ لێتر وتی باگۆشتی هین خۆین هیچ ویسکە بخۆین، وتم باشە با بخۆین. ترە ڕیشەڵی خوارد لە سلێمانیەوە من سوێسکەم خوارد. تعجیل لەگەڵ خانەقا و تەیراوە و عەرەبان یەکێکە لە گەڕەکە کۆن و دیرۆکیەکانی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان. بازاری تعجیل هەرچەندە کۆنا بەڵام نەوە دوایینەوە لە مانجی ڕەمەزاندا تایبەتمەندیەکەی پارێزراوە. لە بازاری تعجیل تەنها گۆشتی جۆرەکانی باڵندە دەست ناکەوێت، بەڵکو لەم بازارە چەندین زۆری دیکەی خواردنی ملی دەست دەکەوێت، لەوانە گۆشتی برژا و کەباب و چاو ماستە. دەمی هەر فرۆشیار یاخود نیشتمانێکیش دەکەیتەوە لەم بازارە دەخوازێت بە درێژای مانگەکانی ساڵ شەوانی ئەم بازارە قەرەباڵغ بێت و کراوە بێت. ڕەندە جەمال ڕوودا و هەولێر.